دوایین پێشهاتەکان دەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر عەشق محەممەد شرۆڤەکاری سیاسی لە ڕیاضی سعودیەوە میوانی کوردستان 24. دکتۆر عەشق زۆر بەخێربیت. ئەمریکاڵێ دانوستانمان دەست پێ کردووە، ئێران دەڵێ دانوستانمان نەکردووە، بەڕیتانیاڵێ ئاگادارین، ئێواڵێن چی لەم بارەیەوە. پێتان وایە کە ئەسڵ و ئەساسی هەیە دانوستان لەگەڵ ئێران وڵاتانی کەنداوە ئاگاداری هەنگاوێکی لەو جۆرە هەن؟ بەڵێ ئەو قسانەی کە دژی یەکن، ئەو قسانەی کە دەیبینین سەرۆک ترامپ و تیمە سیاسیەکەی دەیکەن و ئەو خۆ بەزلزانی ئێرانیەکان هەیەە نازانین کامی ڕاستە، بەڵام دەزانین ئەو ڕێچکەی کە ڕاستە. ئێران هەمیشە دەڵێت بە ڕاگەیاندن دەڵێ قسەیەکی تر دەکە بەراورد ئەوەی لە پشپەردەکان ڕدەدەن. تێڕوانینی خۆم بۆ سەرۆک ترامپ ئەوەیە ئەو زۆر ڕژد و جدیە لە کارەکانی تایبەت بۆ مەرجەکانی ئەمریکا بۆ ڕژێمی ئێران جدین و داوای لێ کردووە لە گەروی هورموز بە هیچ دەستوەردانێک نەکە، گەروێکی نێودەوڵەتیە کاریگەری لەسەر هەموو جیهانێ و تایبەتە بە جیهان نەک نەتەوەیەک. بۆ نمونە قسانێکە دەین هەروە گوتم دژی یەکن، بەڵام ئەوەی بۆ من دەرکەوتووە بەڕاستی دانوستان کراوە لە پشپەردەکان. ئێرانیش بەشداری کردووە، ئێران هەوڵ دەدا خۆی بگونجێنێت لەگەڵ داواکاریەکانی سەرۆکی ئەمریکا. هەموو جیهان و ئێمەش دەزانین و ئیدارەی ترامپ کە هەمیشە دەڵێ دانوستانکارانی ئێران ئەو قسەی بۆ ڕاگەیاندن دەیکەن دروست پێچەوانەی قسەکانی پشپەردەکانە. بەڕێز عەشق بە بۆچوونی تۆ پێت وایە کە هەڵوەستی وڵاتانی کەندا و چۆنە لەم بارەیەوە؟ وڵاتانی کەندا و هەر لە یەکەم ساتەوە داوای چارەسەری کردووە، جەنگ هەڵ نەگیرسێ هەر لە سەرەتاوە بۆ شێوەیە بووە، بەڵام ڕژێمی ئێران زۆر دژمنکارانە بووە لەگەڵ وڵاتانی کەنداوە لە بریەوەی سوپاسی وڵاتانی کەنداوە بکە موشکیانی بۆ نار، درۆنیانی بۆ نار. بەڵام بە پشتیوانی خوددا وڵاتانی کەندا و مامەڵیان لەگەڵ ئەو دۆخە کرد، مامەڵەیان لەگەڵ ئەو تیرۆرەی ڕژێمی پازداران کرد، سوپای پازداران کرد لە ڕژێمی ئێران. بە لۆژیکی دەوڵەتداری مامەڵە لەگەڵ پازداران دەکەن، مامەڵە لەگەڵ ئەو قەوارە زیان بەخشە دەکەن، حەکیمانە مامەڵە دەکەن. بە تایبەتی ئێمە لە ناوچەیەکی زۆر گرنگ داین، یەک لەسەر پێنجی ئابووری جیهان پشت پێوەی دەبەستێت، بەڵام تا ئێستا وڵاتانی کەندا و ئارامگرن دانیان بە خۆداگرتووە بەرامبەر بەو هێرشە موشکیانەی وڵاتانی کەندا و داوای چارەسەری کردو هەر لە سەرەتاوە. بەڵام هەڵوێستی وڵاتانی کەندا و بە شێوەیەکی گشتی ئەوەیە جەنگ ڕەت دەکەنەوە، داوای گەڕانەوە بۆ دیپلۆماسیەت و سیاست دەکەن. باشە ناترسن وڵاتانی کەندا و ببنە قوربانی لە نێوان دانوستانەکانی ئەمریکا و ئێران؟ مەترسیەکان لە چی سەبارەت بەچی؟ لەو هەموو هێرشەی کە کرا سەرە وڵاتانە ئەگەر ڕێککەون و دوای زەرەرەکان نزیکبوونەوەی ئەمریکا و ئێران بۆ وڵاتانی کەندا و ئێمە دەزانین کە کەناڵی سیاسی و دیپلۆماسی هەیە وڵاتانی کەندا و ئەو کەناڵانیان هەیە لەگەڵ هەموو جیهان و ئەمریکاش چەندین پەیوەندیمان هەیە، پەیوەندی سەربازیشمان هەیە، چەندین پەیوەندی دیکەشمان هەیە. بۆ نمونە ڕژێمی ئێران پەراوێز کراوە لە سەر ئاسیان نزیکەی 50 ساڵە بۆ شێوەیە، بەڵام نزیک بوونەوەی ئێران و ئەمریکا ئەمە تایبەتە بۆ دوو وڵاتانی کەندا و کار لەسەر ئاسایش خۆیان دەکەن و هەروە ڕژێمی ئێرانیش ئاسایی مامەڵە بکە. ئێستا ئەو جەنگە 80% توانای سەربازی ئێرانی لەناو بژێرخانی ئێران بەتەواوی لەناو چوار. ئێران 4 بۆ 5 دەیەی دەوێت جارشکە خۆی بنیاد بێتەوە. ئەمە ئەگەر دانوستان بکرێت ئەمەشتا ڕادەیەکی زۆر بە دووری دەبینم، چونکە مەرجەکانی ئەمریکا بەم شێوەیە. واتە ئیدارەی ترامپ نهاتوەتە ناو جەنگێک بەدەست بەتاڵی لی بێتە دەرەوە لەبەر چاوی هەموو جیهان، هاتووەتە ئەو جەنگە بۆی ڕژێمی ئێران و سوپای پاسداران ئەو مەرجانەی ئەمریکا قبول بکەن. بە ئەمەش لە یاد نەکەین زایۆنیەکانیش بەشێکن لەو جەنگە، بۆ نمونە ئیسرائیلیەکان ئەوانش بەشێکن لەو بەشدارن، ئەوانش داواکاریان هەیە سازشی لەسەر ناکەن. ئەگەر بەو شێوەیە نەبێت جەنگەکە بەو جۆرە هەڵمۆ دەگیرسە. زایۆنیەکان ئەوانیش داواکاری خۆیان هەیە، ئەمریکیەکانیش داواکاری خۆیان هەیە، لە هەندێک خاڵدا هاوبەشن، لە هەندێک خاڵدا ناکۆکن، هاوڕانین.
بۆ نم ڕژێمی زایانی و ئەمریکا دایانێت ڕژێمی ئێران بڕوخێ نابێ ئەمە لە یاد بکەین ئەو پشێوێکە دەنرێتەوە لە نێو ئێران دەبێتە هۆی دابەشبوون لەوانەیە پشێوێک بنێتەوە هەموو جیان بگرێتەوە ئەمریکا ئەم پشێوەی ناوێت دەوێت ڕژێم بگۆڕێ بەڵام لە ناو خۆ بمێنێتەوە بۆی ئاسایش مەترسی لەسەر دروست نەبێ پشێوی نەنرێتەوە لە ناوچەکە بەڵام مەرجەکانی ئەمریکا و ئیسرائیل چەند خاڵێکی هاوبەشیان هەیە بۆ نمونە چەکی موشکی بالیستی نەمێنێت گروپە چەکدارەکان پرچەک نەکات دەسوەردان لە وڵاتانی عەربی و ناوچەکە نەکەن و تیرۆریش بە وڵاتانی عەربی و بۆ جیهان ناردەن نەکەن شتێکی تریش زیاد بکەم مەرجێکی تر ئەوەیە دەسوەردان لەگەری هورمزیش نەکرێت ئەوان هیچ مەرجێکیان نییە؟ نەخێر وڵاتانی کەندا و هیچ مەرجێکیان نییە تەنیا ئێران لە ناو سنووری خۆی بمێنێتەوە لە ناو سنووری خۆی بمێنێتەوە دەسوەردان لە کارباری وڵاتانی عەربی نەکات بۆ نمونە لە سووریا لە عێراق لە لوبنان دەسوەردان دەکات پشتیوانی لە میلیشیاکان دەکات کە لە دەرەوەی سیستەمی دەوڵەتە لە دەرەوەی چوارچێوەی یاسا و سیستەمی حکومڕانیە ئەمە یاسای نێودەوڵەتی ئەمە ڕەت دەکاتەوە وڵاتان ئەمە ڕەت دەکەنەوە قبوڵی ناکەن دەمانێت ئێران وەک وڵاتێکی دراوسێ لە ناو سنووری خۆی بمێنێتەوە بە هەمان شێوە نامانەوێت گەلانی ئێران زیانیان پێ بگات دەمانەوێت سەقامگیر بن ئاسایشیان هەبێت دەمانێت ئەو ڕژێمە سوپای پاسدارانیش ڕژێمێکی ئاسایی بێ لەسەر بنەمای دراوسەیەکی باش مامەڵە لەگەڵ وڵاتانی عەربی جا پێتان وایە ئێران لە سنووری وڵاتەکەی خۆیان مێنێتەوە ئەگەر ڕێکەوتن بکەن؟ ڕژێمی ئێران لە 5 دەی ڕابردوو ئێمە هیواخوازین پابەندی یاسا و ڕێساکان بێ بەڵام دەبینی لە 5 دەی ڕابردوو ڕژێمی ئێران پابەندی هیچ بنەمایەک نەبووە پشتیوانی لە میلیشیاکان دەکات و شانازی بۆش دەکات باس لەوە دەکات بە شانازیەوە باس لەوە دەکات 4 پایتەختی وڵاتانی عەربی ڕوخاندووە بوو نمونە میلیشیاکان لە سەنعا پشتیوانیان لێ دەکرێت سووریایی پارچە کرد لە عێراق پشتیوانی لە میلیشیاکان دەکات کە دژی دەوڵەت دەوەستنەوە هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستانیش دەستی لەمەش نەپاراستەوە لە هەمان کات خاوەن بڕیاری سیاسیشە لە لوبنان تا ئێستاش ڕژێمی ئێران پشتیوانی لەو گروپانە دەکات و وای لە وڵاتانی عەربی و وڵاتانی ناوچەکە کردووە ببێتە قوربانی بۆ خواستەکانی خۆی وای کردووە ببێتە سوتەمەنی ئاگرەکەی بۆ مەبەستی فراوانخوازی ئەمەش لەگەڵ داواکاری وڵاتانی عەربی ناگونجێ. دکتۆر عاشق گەشتبینی بەڕێکەوتن و کۆتایی هاتنی ئەم جەنگە؟ ئەم جەنگە من ناڵێم گەشتبینم یان ڕەشبینم بەڵام ئەو جەنگە زۆر دواخرا ئەو جەنگەی لە نێوان قەوارەی زایانی و ئێران هەبوو قەوارەی زایانیش خەریکی فراوانخوازی خواستی هەیە لە ناوچەکە بەڵام نابێ ئەم دوو پرۆژەی فراوانخوازیە لەسەر پشتی وڵاتانی عەربی و ناوچەکە بکرێت نابێ بە زیانی وان تەواو بێت بەدڵنیایی ئێمە دەمانێت جەنگە کۆتایی بێت چونکە هیچ ئاشتیەک بەرهەم نایەنێت خۆشگوزەرانی بەدی نایەنێت پێشکەوتن بەدی نایەنێت بەڵام ئەو جەنگەی کە دواخرا بوو هیواخوازین کۆتایی بێ بە شێوەیەک لە بەرژەوەندی ناوچەکە بێ بە هەر جۆرێک بێ پێش هەموو شتێکش بۆ سەقامگیری و ئاسایشی ناوچەکە بێ. زۆر سپاس دەکەم دکتۆر عاشق محەممەد شرۆڤەکاری سیاسی لە ڕیازی سعودیەوە لەگەڵم بووی دەستخۆش.